بەڵە خۆشەویستان ئەچمالای تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەمان لە ئێستادا کۆمەڵێک تابلۆی ئاوێتە بە شعری شێوەکار ڕێبوار سەعید بڵاو دەکرێتەوە کە بە شێوازی ئەلبۆمێکی هونەری ڕەنگا و ڕەنگ لە چوارچێوەی کتێبێکدا کە وەک ئەلبۆمێک وایە بڵاو دەکرێتەوە بە ناوی ڕەنگ ڕێژم کە بە ئەوینت قسە و باسی زیاتر دەربارەی ئەم تابلۆ شعریاناکەم لەگەڵ بەڕێزیان کە لە ئەستۆدیۆی کورسات مەگەزین میوانمانن کاکرێبوار بەخێر هاتی زۆر سپاسانەکەم هاتی سەرچاوم ڕاستم وت ئەمە لە شێوەی ئەلبۆمێکە یان ئەتوانین بڵین کوڕاسێ یان ئەمە چی پێ ئەوترێ ئەتوانین هەر ناوێ لەو ناوانە چکە ئەلبومە وەکو ئەلبوم بەڵام دیسان دیوانێکی شعریە ینی ئاوێتەیەکە لە دنیای تێکستی شعری لەگەڵ تابلۆ پێکەوە زۆر باشە پێشتر ئەم ئەزمونەم بینیوە لەگەڵ شێوەکارانی ترکە تابلۆکانیان لەگەڵ شعری شاعیرانی تر بەڵام ئەمەی تۆ کەمێک جیاوازە لە بەروی کە هەم تێکستەکانی خۆتە و هەم تابلۆکانیش هەم کارە هونەریەکانیش بڵێ ئەمە مێژوەکەی بۆ کێگەڕێتەوە لە ڕاستی من هەر لە تقریبا سەرەتای خوێندنمەوانێ لە ناوەندی حەز و ئارەزوویەکی زۆرم بۆ دنیای ئەدەب هەبوو دوای تێکەڵکردنی یانی دەفتەرەکانم هەرماوە تاکو ئێستا کە شعرێکم نووسی و دوای ڕسمێکم بۆ کرد یا دوایی لە مەکتەبە زیاتر لە قوتابخانەکان کە نەشرەمانە کرد شعری شاعیرەکانم هێنا و مەسەل هێڵکاریەکم بۆ کرد ئەم حەز و ئارەزووە گەشەی کرد تا ساڵی 1984 لە یادی ڕۆژنامەگەری کوردیە لە هەولێر من یەکەم پێشانگام کردەوە تقریبا نزیکی 50 تابلۆیەک شعری شاعیرەکانم هێنا تابلۆم بۆ کردن کە وەکو یەکەم پۆستەری شعری بەر لە 40 ساڵ لەمەوبەر بڵێن کارم لەسەر ئەم بوارە تابلۆکان گزارش بوون لە شعرەکان بەڵێ تابلۆکان هەوڵممە ڕۆحێتی شعرەکان بتوانم بکەم بە وێنە بکەم بە هێڵ بکەم بە ڕەنگ یعنی بتوانێت تانوپۆیەک لە مابینی تێکستەکە و لە مابینی کارەکانمە بتوانم پێکەوانێ ڕێژان بەڵێ ئەمانش هەر بە هەمان شێوە بەو شێوازەیان با بڵێن تێکستەکان هەبوون دواتر تابلۆکان یاخود تابلۆکان هەبوون اینجا تێکستەکان ئەم بە پێچەوانەوانێت تێکستەکانم نووسیوە کە تێکستەکان نووسیوە دوایی لە ڕاحەتی تێکستەکانەوانێت تابلۆکانم بۆ کێشاوە یعنی ویستومە لە ناو تابلۆکەیە ڕۆحی تێکستەکە ڕنگ باتەوە یاخود بڵێن پێکەوە هارمۆنیەک دروستکەن کە ئەوەی تێکستەکە نەیوتبێ بتوانم لە تابلۆکە بە زمانی ڕنگ بە زمانی هێڵ بە زمانی ئاماژە یا ئەو ئەلمنتانەی کە تایەتی بتوانم تانوپۆیەکی پێ دروستکە بڵێن بتوانم هارمۆنیەک دروستکەم لە مابینی ئەم دوو ڕەگەزە زۆر باشە کەواتە بەرهەمەکان چ تابلۆکان و چ تێکستەکانیش ئەمانە بەرهەمی چەند ساڵەیان ئەمە بەرهەمی 1 ساڵە ئەمە ئەزمموی 1 ساڵە کە هەڵبەت شعری کەم زۆر نووسیوە پێشەوە بەس ئەمە هەروەکو پرۆژەیەک بیرم کردوانێکە لە مودەی ساڵێکە ڕۆژانە بڵێن تێکستێک لەگەڵ کارێکی هونەری ئەنجام بم ئێتر جاریوە مەسە هەفتەیەوە بۆ 3 ئیشم کردو یا هەفتەیەوە بۆ 4م کردووە بەس ئەمە تقریبا ئەنجامی کات ئەمە هیچ ناوێکی هەیە بۆ نمونە لە دنیای هونەری شێوەکاریە لە ڕاستی من ناوێکم بۆ داناوە خۆم بڵێن تابلۆ شعر ینی کە دەکرێت وشەیەکی خواستراوە ئاوێتەیەک بێت لە مابینی ئەم دوو ڕەگەزەیە تابلۆیە هەم شعرە تابلۆ شعر چۆن بڵێن پۆستەری شعری هەیە لە ڕاستیمە پۆستەر نییە ئەمە تابلۆیە چکە پۆستەر ڕەگەزی تایبەتی خۆی هەیە و بنەمای تایبەتی خۆی هەیە بەس ئەم لێرە من هەوڵم ماوە وەکو تابلۆیەک مامەڵە لەگەڵ کارە هونەرێکە بکەم شێوەکارانی جیهان ئەم شێوازیان هەیە هەڵبەت لە ناو مێژووی بڵێن ئەدەبیات و زۆر لە هونەر شاعیر و نووسەرە عالەمەکان هەم شاعیر بوون هەم بڵێن کاری هونەریان کردووە لە ناو عەرەبەکانیشا بە هەمان شێوە هەبوو زۆر لە ئێمە لە شاعرە عالەمەکانە بینین کە کاری هونەریانەیە بەڵام بەو کارەی کە تۆ لە هەردوو بوارەکە لای ئێمە بەتایبەت یا من نەمبینویا هەبووە بە
ئەستێکی پرۆفیشناڵ کار لەسەر هەردوو ڕەگەزەکە نەکراوە. مەسە شاعیرێکی باشە هەنێ کاری هوەری هەیە کە بڵێن مێژووی کارکردنەکە نەیتوانیوە تانوپۆ لەگەڵ ئەمە بڕوا پێکەوە. زۆر جاری ویستوانە لە ڕێگەی تابلۆکانەوە مێژوو بگێڕنەوە، ڕەنگە هەندێک تێکست لەسەر تابلۆکان نمایش کرابێت بۆ گێڕانەوەی قۆناغێک یاخود مێژوویەکی دیاری کراوە. بەڵێ من ئەزمونێکم هەیە لەگەڵ مامۆستا شەرکۆبێکەس بۆ یادی ساڵی 2000 ئەو کاتە لە سوێد بوو، یادی بەخێر بە ڕەحمەت بێ، تەلەفۆنم بۆ کردوتم مامۆستا من فکرەیەکم هەیە بتوانین من 2000 تابلۆم لە خەیاڵایە دروستی کەم لە یەکەوە بۆ یەکی 2000 تۆش ئەگەر بۆ هەر تابلۆیەک وشەیەک بنووسی. بەڵام فکرەکە لەسەرەوەیە خوێندنەوەی مێژووی کورد لە 2000 ساڵە. من هەر 2000 تابلۆکەم کێشە وردە وردە بۆ مەنار بۆ سویتەوە شعرەکانی لەسەر نووسی تا ئەنجام بوو بە پرۆژەیەک کە دوای لە سەردەم چاپکراوەکو کتێب لە زۆر وڵاتانی دنیا وەکو بەریتانیا و ئەمریکا و فەڕەنسا و ئەوانە ئەم پرۆژەیە نمایش کرا. بەڵێ ئەتوانین بزانین با بڵێن تێکستەکان زیاتر گزارش لە چیەکەن؟ لە ڕاستی زۆر ئیحساسیە، زۆر ئەو دیوەی کە تۆ وەکو ئینسانێک لە ڕووی ئەحساسیەوە بەرکەوتەکانت چۆنە بەرامبەر پێکاتەکانی ژیان، بەرامبەر ژینگە، بەرامبەر کایە کۆمەڵاتەکان، بەرامبەر خۆشەویستی، ئەمانە هەمووی ئەو ڕەگەزانن کە ڕۆژانە ئێمە کە بەریانەکەوین چۆن نەتوانێت بچێتە فۆرمی تێکستێکەوانێ و دوای تێکستەکە چۆن توانێت بچێتە فۆرمی تابلۆیەکە. بەڵێ بێگومان تۆ یەکێکیت لە شێوەکارە چالاکەکان. ئێستا من کە ئەمانە ئەبینم هەستەکەم قۆناغێک هەیە کە وا لە تۆ ئەکات کە لە با بڵێن ئیتر لە کێشانی تابلۆ هەر بەوە نە با بڵێن کیفایەت نەبێ کێشانی تابلۆکان و هەروەهاکردنەوەی پێشانگاکان لەگەڵ یا پێویست دەکات کە بژنووسیت و ئەم دێڕانە یاخود ئەم تێکستانە با بڵێن نەتیجەی ئەو بیرکردنەوانە یاخود ئەو پێویستیانە بێت. لە ڕاستی من هەر ڕوئیان بۆ دنیای داهێنان، بۆ ڕوویای هونەر، بۆ ژیان لەوەیە ئێمە ئەتوانین هەموو شتەکان بەکاربێنین. مەسە من کاتێکە تابلۆ ناکێشم نەحتەکەم، نەحت ناکەم سیرامیکەکەم، سیران ناکەم دیزاینەکەم، دیزاین ناکەم، یعنی لە شانۆیە کارەکەم. یعنی تۆ ئەو دنیایی کە ئەتوانیت مامەڵی پێ بکەی بە مەتریاڵە جیاوازەکانەوانە قودرەتی ئەوەی هەیە کە بتوانی مانای پێ ببەخشی. یا ڕەنگە ئەوەی کە من بتوانم لە کارێکی دیزاینە بیر و باوەڕەکانی خۆم تەوزیف بکەم، ڕەنگە و نەتوانم لە کارێکی کە بیکەم. بۆیە دەستبردن من پێم وایە هونەرمەند کە بتوانێت بە شێوەیەکی بەرفراوان یا بە شێوەیەک کە لە یەک زاویە خۆی نەبەستێتەوانێ ئەتوانێت ینی سوود لە هەموو ئەو مەتریاڵانی ژیان ببینێت بۆ گزارشکردن لەو ئایدیانی کە هەیە. کاکرێبوار پێم وابێت تۆ دیوانیشت هەیە بە هەمان شێوە، ئەمە ئەتوانێت جێگەی دیوان بگرێتەوە؟ دەکرێت. ینی من یەکەم دیوانم ساڵی 1984 چابوو بە ناوی ئاوابوون. دووەم دیوانم لە پێشمەرگایەتیە ساڵی پێش 1970 چاپ بوو. دیوانێکی کەم بە فەڕەنسی بڵاو بووانی ساڵی 90 لە فەڕەنسا. دیوانێکی کەم هەر لە کوردستان پێم وایە ساڵی 98 بوو چاپ بوو. هەر چوار دیوانەکە بڵێن هەمووی ئاوێتێ بە کاری هوەری و لەگەڵ تێکست، یعنی بەڵام ئەوان بێگومان هەمووی لەبەر زوروفی چاپ و نەبوونی هێن هەمووی ڕەش و سپی بوون. بەڵام هەمیشە من ئەو عیلاقەمەندیم لە ناو تێکست و لە ناو بڵێن کارە هوەریەکانە بە ئەنجام گەیانووە. ئەمەش بڵێن دووە ئەزمموی ئەو 40 ساڵی کارکردنمە لە ناو زۆر باشە. هەستەکەی ئەو تێکستانە تەواوکەری تابلۆکانی تۆ بێ، ینی ئەو شتانەی کە بە تایبەتیش ئەو هەستانی کە لە ڕێگەی تابلۆ ڕەنگە نەتوانین گزارشتی لێ بکەی بتوانی لە ڕێگەی تێکستەکانەوە؟ ڕەنگە هەردووکی دەقێکی کراوە بێ.
چونکە کاری هونەری من خۆم پێم وایە ڕاستە بڵێن من هونەرمەندەکەم خوڵقێنەری کارەکەم بەڵام ڕەنگە لای تۆ بوعدێکی زۆر قوڵتر دروستکە لەوەی کە لای من دروستیکە بۆیە کاتێک کاری هونەری تۆ توانایی تەویلات و شیکاری زیاتری هەیە ئەوە توانای ئەوەی هەیە خوێنەوەی زیاتری بۆ بکرێ من لەوێ وا خوێنومەتەوانێ بەڵام احتیمالە کەسێکی کە لەناو ئەو تێکستانە یا لەناو کارە هونەریەکانە کۆمەڵێ ئاماژەی کە بتوانێ بخوڵقێنێ یا بخوێنێتەوانێ کە ڕەنگە من ئەسڵ بیرم لێ نەکرد بێتەوە یا خۆ بەخۆ ئاساییە زۆر ئاساییە چونکە هەمیشە دقی زیندوو ئەو دەقانن کە توانای تەویلاتی زیاتری هەیە ڕەنگە من مەسەلێکە لەم شاعرانە ئەڵێ بە غرورت مەملەکەتت لێکردینە باخی سوتاو ئیتر بەسە ئەم شمشێرە شکاوەی تۆ نەهێلانە دەپارێزێ نەڕووناکی تشکی هەتاو ئەمە کاتی خۆی کە لە فەیسبوکەکەمە بڵاوم کردەوە کۆمەڵە تەویلاتی سیاسیان بۆ کرد دکتۆر ڕێبوار فەتاح توێژینەوەیەکی لەسەر ئەو شاعرە نووسیوە تەویلاتێکی خۆشەویستی و عیلاقەیەکی سۆزداری لەناو ئەم دەقەیەینەکە نە ئەو هەڵەیە نە ئەو هەڵەیە ئەو دەقە توانای ئەوەی هەیە کە ڕوئیایی جیاواز خوێندنەوەی جیاواز بتوانێت لە یادەوەری کەسەکانە دروستکە دەستبردن بۆ ئەوەشی کە تۆ بڵێ ئەمە مەبەست ئەوە نییە یاخود ئەوەیە ڕەنگە بەشێک بێ لە غەدرکردن لە زاکرەی کەسەکانە چونکە ئەو بەپێی ئەزمموی خۆی بەپێی ئەو مفرەداتانەی کە بۆ ئەو مانایەکەیە ڕەنگە وێنایەکی کە دروستکە کە جیاواز لە وێنەی کە شاعیرەکە خوڵقانوێتی چونکە سەرنجام تۆ دەقێک تاکو و کاتە مڵکی تۆیە کە لە ماڵەوە هەڵە گرتووە کاتی حتا لە سوۆشال میدیا کە بڵاوە بێتەوانێت ئیتر لە مڵکێتی تۆ چێتە دەرەوەترە بێتە مڵکێتی گشت ڕاست هەمان گزارشت بۆ تابلۆیەکیش هەر هەمان من پێم وایە بۆ مۆسیقایەکیش بۆ چیرۆکێکیش ڕەنگە چیرۆک نووسەکە ئەزمونێکی شخصی خۆی بێ بەس من کەی خوێنمەوە سەکە ئەزمموی ئەو نیە ئەزمموی منیشە ئەزمموی تۆشە بۆ هەنێ فیلمە بێتە فیلمی هەمومان بۆ هەنێ گۆرانی بێتە گۆرانی هەمومان خۆمانی تیابینەوە بەڵام گەر بڕۆی لە نووسەرەکە بپرسی یا لە مۆسیقیەکە ڕەنگە ئەو لە شوێنێکی کەوانێ ئەم بابەتەی هێنابێ بەڵام ئیتر کاتێکە بێتە مڵکێتی گشتی هەریەکە و پارچەیەک لەو ئاوێنە شکاوەی حقیقەتی خۆمان لەناو ئەم کارە هونەریە یادەوەریەکانی تۆ چەندێک با بڵێن بوونیان هەیە لەناو ئەم تێکستانەیە بە تایبەتی کە بەرهەمەی ساڵێک لەمە پێشە بەتەکیت ینی هەنێکە تۆ لە دەقێکی شعریە گەڕێیتەوانێ بۆ یادەوەری مناڵی تەگەڕێتەوە بۆ گەنجێتی تەگەڕێتەوانێ بۆ ڕۆژانی پێشمەرگایەتی و شاخ ئەگەڕێتەوە بۆ هەندەران ئەگەڕێتەوە بۆ ئەو هاوڕێیانی کە لە دەست داون ئەگەڕێتەوە بۆ ناومێدیانەی کە ئێمە هەمانە لە ژیانە بۆیە هەموو ئەو جۆرێ لە جۆرەکان ئەگەر وا تەشبیهی کەین ئاوێنەی ڕەحمان ئاوێنەیەکی شکا و هەر پارچەی لە مێرجێکە لێمان جێماوە ئەمانەیە کۆیکەینەوە کۆیکەینەوە وێنەیەکی لێ دروستکەین بۆیە ئەو گەڕانەوە بۆ ناو ئەو مێژووە هەروەها هەنێ وێنا کە ئێمە ئەمانەوێ بۆ داهاتوی وێنا بکەین هەنێ هیوا و ئاواتمانە ئەمانەوێ لە داهاتووە پێی بگەین بۆیە بە تەسەوەری من قاچێکمان لەناو ڕابردووایە بەشێکمان لەناو ئێستایە خەونێکمان هەیە بۆ داهاتوو یعنی ئەو سێ کوچکەی ڕابردوو ئێستا و داهاتوو پێم وایە لەناو کارەکانە حزوریان هەیە زۆر باشە پلانی تۆ بۆ داهاتوو هەر بەم شێوازەیە یان پلانی ترت هەیە وەڵڵی نازەم هەنێک کاتکاری هونەری نازانی بەرەو کیوە ئەڕوا بەڵام من هەمیشە خۆم ئێمە دەست کارەکە ئەڕۆم لەگەڵەیە دوایی ڕەنگە ئەمە قدرەتیەوەی هەبێ ببێتە ئەنەمەیشنێک قدرەتیەوەی هەبێ ببێتە گۆرانیەک ببێتە نەحتێک ینی دیسانەوە ئەمانە بجۆزرێتەوانێ بۆ ڕەگەزیکە ببێتە شانۆیەک شانۆگەریەک لە ناو دنیای ڕتمی شعریە بۆیە گرنگەوەیە تۆ ئێستا مەتریاڵەکە
وجودی هەیە دوایەکەوێتە بەردەمی نووسەران و خوێنەران ڕەنگە کەسێک حەسکات بەکاری بێنێک و پۆستکارتێ بینێرێ بۆ هاوڕێیەکی ئەمە ئیتر بڵێن ئەو داهاتووەیە چکە تاکو ئەو کاتە منە خۆشم وام تا ئەو کاتە دەقێکم یا کارێکی هونەریا پرۆژەیەکەم زۆر لا مهمە کە عەرزی ناکەم کە عەرزم کە خەمم ئیتر نامێنێ دنیای ئەو کۆتاییە دنیایەکی کەیەتە پێشەوانێ ئەویش خەمی کارێکی کەیە خەمی خوڵقاندنی پرۆژەیەکی کەی هونەریە یا ئەدەبی دەستەکانت خۆش بێ بە هیوای کاری زیاتر زۆر سپاس کەم ئێوارەیە لەگەڵ ئێمە بووی زۆر بەڕێز ڕێبوار سەعید شێوەکار شاعیر بەخێرهاتی جارێکی تر خوا یەکشت لە ئەخیرە ئەمە وعدە مانگی داهاتوویە مانگی دوو ئیڤنتێکی بۆ بکەین جا هیوادارم لەوەیە کوردستان دایلۆگ سپاس گوزاری ئەوانم کە ئەوان بڵێن سپۆنسەری چاپکردنیان کردووە هیوادارم لە ئیڤنتەکە ئەوانەی کە حەز و ئارەزویان بە کاری شعری و هونەری دەستەکانت خۆش بێت زۆر زۆر سپاس کە ئێوارەیە لەگەڵ ئێمە بووی جارێکی تر سپاس